بینەرانی بەڕێز و خۆشەویستم، السلام علیکم ورحمة الله وبركاته. هاتینەوە خزمەت بەڕێستان بۆ بیستنی پرسیارەکانتان و وەڵامدانەوەتان بە گوێرەی توانا بە پشتیوانی خوای پەروەردگار. بەڵێ فەرموو. فەرموو بەڵێ. بەڵێ خوشی بەڕێز. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا بەڕێز پرسیارێکم هەیە. فەرموو. بابم سارەکە جەفتەلی داوە. دەیمون بالیفی دەکرد. ئێستاکە دەرێ بالیف تۆزی نییە چکە سا لە شارانە. باشە. بە لە سەقاتە خۆرێک پەیمون دەکە. لەسەر چی دەیکات؟ لە سەقاتە خۆرێک. دروستە، ئاسایە خوشی بەڕێز، هیچ مشکلێ نیە ئینشاءالله. دروستە ئینشاءالله. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ینی ڕوخسەتی داوە کە کەسێک نەیتوانی دەستنوێژ بگرێت یان نەیتوانی غوسڵ بکە، ئەو کاتە تەیەموم دەکات، هەر چەند ساڵیش بخایەنە دەیکات. ئەو جا بەچی دەیکات؟ بتوانێت دەست لە زەوی بدات، هەردوو لە پەدەستی لە زەوی بدات، ئەوە بە تەیەموم حیسابە، یا لە دۆشەکێک کە تۆزی پێوە بێ یا بە دیوار، هەر دروستە ئینشاءالله تعالی، هیچ کێشەی نیە بە ئیزنی خوای پەروەردگار. مەڵێ فەرموو. فەرموو. فەرموو خوشی بەڕێز. سپاس دەکەم، بارەکە الله فیک، خوا سەلامەت کات. مەڵێ. پارەم دەمەی دەربارەی زەکاتە پرسیارەکەم. باشە. پارەمان هیچ لە بۆ ئێستا بڕێکی دیاریکرامان هەیە. لەسەردانە سوورەتەوە نابێت زەکاتی لێ بدەی، ئەوە تاقام باسە. ناخۆی تاوەکو ساڵی بەسەردا نەسوورەتەوە واجب نابێ زەکاتەکە، زەکاتان لەسەر واجب نابێ. بەڵام ئەگەر پێشوەختی بیدەیت ئەمە دروستە، هیچ کێشە نیە ئینشاءالله تعالی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێشوەختی زەکاتی لە عەباسی مامی وەرگرت، پێش ئەوەی کە ساڵیش بەسەردا بسۆڕێتەوە، بۆیە ئاساییە ئینشاءالله. بارەک الله فیکم. بەڵێ فەرموو. نابان. عەلەیکم السلام ورحمة الله. فەرموو. بەڵێ پرسیارەکەت کە خوشی بەڕێز. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڕێز مامۆستا من دوو پرسیارم هەیە. پرسیارێکان ئەوەیە کە دایکم ئاڵتوونی هەیە 22 مسقاڵە، ئایا زەکاتی لێکەوێ وە چەندێکشی لێکەوێ؟ وە پرسیارەتیشم هەیە مامۆستا ئێمە قەرزدارین تقریبا 5 ملیۆن، بەڵام 3 دەفتەرمانداری یەکێکە، ئایا ئەو پارەیەکە وەرگرینەوە زەکاتی لێکەوێ یان گەوەری نەگرین؟ ئێستا گەوەرمان نەگرتووە زەکاتی لێکەوێت و مامۆستا گەوەریشی بگرینەوە، ئەوە بەتەمای بیدێن با خانووشت، ئایا ئەوە پارێ زەکاتی لێکەوێ یان نا؟ دەستخۆش. پرسیاری یەکەمت خوشی بەڕێزم، دایکت 22 مسقال ئاڵتوونی هەیە، بەڵێ زەکاتی لەسەرە کە ساڵی بەسەردا بسوڕێتەوە. خلاف هەیە لە نێوان زانایان، ئایا ئەو ئاڵتوونەی ئەو زێڕەی کە ئافرەت دەیکا بەخۆیەوە بەکاری دێنێت ئایا زەکاتی لەسەرە یا لەسەری نییە؟ ئافرەتی هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام و لە دەستی خۆی یا کچەکەی دوو بازنی زێڕی ئەستور هەبوو، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی زەکاتی ئەمە دەدەی یا نایدەی؟ ئایا حەز دەکەیت خوای پەروەردگار ئەم دوانە بکاتە تەوقێکی ئاگر و بازنەی ئاگر لە دەستت بۆ ڕۆژی قیامەت؟ یعنی فەرمانی پێکرد کە زەکاتی لێ بدا، بەخۆشیەوە کردبوو. بۆیە باش پێویستە زەکات لەوە بدرێ. ئەمما ئەو پارەی کە لای خەڵک هەتانە و قەرزە دەفتەرونیوێکە یا چەندێکە 3 دەفتەرە کە وەرتان گرتەوە، ئەبێ زەکاتی لێ بدەن، ئەبێ زەکاتی لێ بدەن. زەکاتی قەرز دوو شێوازی هەیە، ئەگەر لای کەسێک بێ ئومێد ببی لێی یا بزانی نایداتەوە لەسەری نییە، بەڵام کە لای کەسێک بێ هەبوو بێت و بزانی دەیداتەوە دەبێ زەکاتی لێ دەربکرێت ساڵانە. بەڵێ فەرموو. فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله مامۆستا پرسیارێکم هەیە بە زەحمەت. بەڵێ. من حملە 5 مانگونیوە، بەڕۆژم هیچ ئایبێکشم نییە. باشە. ئێستا دکتۆر ئەڵێ مەیگرە، هیچ ئایبیشم نییە، ساقم نانەخۆم، هیچ کەشەیەکشم نییە. کە دکتۆرێکی لە خواترس بێت
ینی پێت بڵێ زەرەری هەیە بۆ حەملەکەت پێت بڵێ زەرەری هەیە بۆ حەملەکەت ئەوە مەیگرە ئاسایی ئینشاءڵڵا بە قسەی بکە بەڵام کە هیچ زەرەرێکی نەبێ هەروە ڕاهاتوون هەر حەملت هەبێ یەکسەر دەبێت بە ڕۆژوو نەبی نابێ وابێت نابێ بۆم شێوازە بێ کەواتە ئافرەتی حاملە یا ئافرەتی شیردەر پێویستە بە ڕۆژوو بێت ئیلا کە مەترسی لەسەر خۆی یا لەسەر مناڵەکەی هەبوو ئەوەش یا خۆی دیاری دەکات دکتۆر دیاریەکات کە دکتۆر دیاری کردووتی زەرەری هەیە بۆت ئەو بۆت هەیە بە ڕۆژوو نەبیت و تەنها فدیەی دەدەیت و جێڕانەوەشیت لەسەر نیە ئینشاءالله تعالی کەواتە لەم بابەتەوە ینی قسەی دکتۆر ئاعتیباری بۆ هەیە کە دکتۆر بە عیلم و بە زانستەوە قسە دەکات کە بزانە زەرەری بۆ کۆرپەلەکەت هەیە ئینشاءالله بۆ تۆی خوشتی بەڕێز بە ڕۆژوو نەبیت چونکە تۆ دەڵێ من هیچ هەز بە ناڕەحەتی ناکەم وەکو خودی خۆت هەز ناکەی بەڵام کە دکتۆر بڵێ زەرەری هەیە بۆ مناڵەکەی سکێت ئەو کاتە لەبەر خاتری ئەو نابێ بە ڕۆژوو بیت کە بە ڕۆژوش نابیت ڕەحمی خوای پەروەردگارە ئافرەتی شیردەر یا ئافرەتی حاملە تەنها ئەوەیان لەسەر ئینشاءالله تعالی کە فیدیەکە بدەن لەبری هەر ڕۆژێک خواردنی فەقیرێک دەدرێت لەبری هەر ڕۆژێک خواردنی فەقیرێک